سڵاوی خی گەورەتان لێبێ بینەران و بیسەرانی خۆشەویستی پەیام لە هەرکوێگەن جوانترین سڵاو و خۆشەویستیتان لێبێ. من ڕاست کاکە مەحموود بە یارمەتی هاوکارانە مەڵقەیەکی نوێی بەرنامەی باس و خواستان پێشکەشەکەم لە باسخواست ئەمڕۆمەدا باز لە ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی گەندەڵی دەکەین. ئەمڕۆ نۆی 12 ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی گەندەڵیە. گەندەڵی ئەو پەتا کوشندەی کە کۆمەڵگەکان بەرەو دواوە کۆمەڵگەکان بەرەو شیرازەپسان و هەڵوەشانەوە دەبات. بێگومان لە هەرێمی کوردستان بوونی گەندەڵی ئەتوانین بڵین بۆتە یەکێک لە سیما هەرە دیارەکانی حکومڕانی کوردی و حکومڕانی کوردی پێوە دەناسرێتەوە. هاوڵاتیان هەمیشە باز لە گەندەڵی زۆری بەرپرسەکان و کاربەدەستانی ئەم وڵاتە دەکەن کە بە جۆرێ لە جۆرەکان لە تاو گەندەڵی خۆیان لە تاو بێسەروبەرەی لە کاروبارە بەڕێوەبردن و کاروبارەکاندا ئاگایان لە زروف و کاروبار و ژیانی خەڵکی نەماوە و خەڵکی ڕۆژ بە ڕۆژ چارە ڕەشتر و خەڵکی ڕۆژ بە ڕۆژ مەیوستر و نامێترە بێت لە چاکسازی و بنەبڕکردنی گەندەڵیدا. بۆیە دەبینرێ ڕێژەیەکی زۆری کۆچکردن و سەرهەڵگرتنی گەنجەکان بەشێکی خەڵکی دەیگەڕێتەوە بۆ ئەو ئاسەوار و کاریگەریە خراپانەی کە گەندەڵی بەجێی دەهێڵێ و دروستی کردو لە کۆمەڵگەدا، وەکو نەبوونی هەلی کار، وەکو نەبوونی خزمەتگوزاریەکان، وەکو نەبوونی هەلی کار و دەرفەتی دامەزراندن و زۆر شتی ترواتە ئەو سەروەت و سامان و کانزا و خێروبێرەی کە لە وڵاتی کوردەواریدا هەیە بە هیچ جۆرێک نەخراوەتە خزمەت میلەتەکەەوە، بەڵکو بۆ کۆمەڵێک کەسی دیاریکراوە بۆ کوڕی بەرپرسەکان بۆ حیزبە دەسەڵاتدار و زلەزلەکانی کوردستان تەرخان کرا. ئەوانیش بە ئارەزووی خۆیان تەخشان و پەخشانی پێەکەن کێیان بوێ بەسەری دەکەنەوە وە کێیان بوێ مەحروم و بێبەشی دەکەن. ئێمە لەم بەرنامەیەدا باز لە گەندەڵی دەکەین، جۆرەکانی گەندەڵی، هۆکارەکانی پەنابردن و دروستبوونی گەندەڵی چین، ئاسەوار و کاریگەریە خراپەکانی گەندەڵی بەسەر کۆمەڵگەوە بەسەر تاکەوە بەسەر خێزانەوە باز دەکەین و پاشتر بە چ شتێک گەندەڵی بنبڕەبێەوە چارەسەرکرێت. لە ئێستادا ئێمە لە بەردەم پێکهێنانی یام لە هەوڵی پێگەێنانی حکومەتی داهاتووی کوردستان داین. ئایا دەتوانرێ دەوڵەتێکی دوور لە گەندەڵی یان بۆونە ڕێژەیەکی کەمی گەندەڵی تێدا بێ دروست بکرێ و ئەو 27 ساڵی ڕابردوو کە گەندەڵی وەکووتمان بۆتە مۆرک و سیمایەک بۆ ئەم حکومڕانێتی کوردی کاریگەری هەیە لەسەر بۆنونە داهاتووی حکومەتەکەمان لە دامەزراندنیایانە. بۆ ئەمە بەستە میوانداری زۆر بەڕێز محەممەد ئەحمەد ماستەر لە بەڕێوەبردننی کارم کردو. مامۆستا محەممەد زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادەبوونێت. با لەو پرسیارە دەست پێ بکەم بزانم گەندەڵی چییە و بەچی ئەگوترێ گەندەڵی؟ بەنای خۆی گەورە و میهرەبان سپاس بۆ جەنابتان بۆ بینەرانی کەناڵی ئەسمانی پەیام. طبعاً گەندەڵی ئەوەی کە بە کوردی پێوترێ فەساد دیاردەیەکی جیهانیە، تا تەنها تایبەت نییە بە وڵاتێکی دیاریکراوە، بەڵکو هەر وڵاتێک ممارەسەی مەهامێکی کارژێڕی یاخود دارایی یاخود سیاسی یاخود جۆرەکانی تری ممارەسەی ژیان کات مەسەلەی گەندەڵی ئەبێتە جوزئێک لە بابەتەکە ئەگەر بێت و باش بەکارنەهێنێەوە ڕوبەڕوو نەبێتەوە. گەندەڵی بە ماتای ئەوەی کە سوء استیخدامی سوڵتەیە بەڕاستی واتە خراپ بەکارهێنانی دەسەڵاتە، جا دەسەڵاتەکە دەسەڵاتێکی کارژێڕی بێ یاخود دەسەڵاتەکە دەسەڵاتێکی دارایی بێ یا دەسەڵاتێکی سیاسی بێ. کاتێک تۆ دەیت ئەمە خراپ بەکاردەهێنیت بە مەبەستی بەکارهێنانی بۆ بەرژەوەندی خۆت و جێبەجێکردنی ئامانجێکی دیاریکراوی خۆت، لەم حاڵەتەیە گەندەڵی سەر هەڵدا وەکو بابەتێکی کارژێڕی یاخود وەکو بابەتێکی دارایی یاخود وەکو بابەتێکی سیاسی، تەنانەت وەکو بابەتێکی ئەخلاقی لە هەندێک جارات، چونکەوە جۆرەکانی گەندەڵی جۆری جیاوازی هەیە. بۆیە کاتێک کەسێک تاکێک لە ئاستێکی بەرپرسیارەتیە جا بەرپرسیارەتێکی سیاسی یا کارژێڕی یا مالی هەیە، ئەم دەسەڵاتەی خۆی بە خراپی بەکارەهێنێ بە مەبەستی خزمەتکردنی خۆی یا جێبەجێکردنی ئامانجێکی دیاریکراو کە ئەو مەبەستێتی، لەم حاڵەتەدا گەندەڵی سەر هەڵدا وەکو دیاردەیەک. زۆر باشە. کەواتە با بزانین جۆرەکانی گەندەڵی کامان، ئایا گەندەڵی تەنها لە سەروەت و ساماندا یان بواری تری هەیە و کامانن ئەو بوارانەی؟ بەتەکید بەر لەوە باز لەوە بکەین کەم ڕۆ ئێمە لە ڕۆی 9 دیسەمبەرین بەڕاستی ڕۆژی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی جیهانی، ئەمە ئەم ڕۆژە دیاری کراوە لە تەواوی جیهانە لەلایەن کۆمەڵی گشتینەتەوەی گرتوەکان لە ساڵی 2023 لەبەر گرنگی و هەستیاری ئەم بابەتە لە جیهانە نەتەوەی گرتوەکان بە پێویستی زانی 9 دیسەمبەری هەموو ساڵێکی دیاری کردووە. لەم ڕۆژەیە کۆمەڵێک چالاکی جۆرا و جۆر ئەنجامە درێت لەسەر ئاستی جیهان بە مەبەستی ڕوبەڕووبوونەوە و بنبڕکردنی ئەم دیاردە قێزەون و ناشینەی کە تەواوی دنیای گرتوۆتەوە کە پێوترێک گەندەڵی
corruption بە ئینگلیزی فەساد بە عەرەبی چالێکی جۆرا و جۆر ئەنجامە درێت و وشیاری جۆرا و جۆر بڵاوەکرێتەوە لە دنیا لە ڕێی هەم پەیام و گوتارەکانەوە لە ڕێی هەم کەناڵەکانی ڕاگەیاندنەوە لە ڕێی ئەو بەحس و لێکۆڵینەوە جۆرا و جۆرانەی کە تەواو لە جیهان ئەکرێ و منەظەمی شەفافی دەولی ئەو کە پێ وترێ TI ساڵانە طبعاً لە کۆتایی ساڵە تەقریرێکی خۆی تەقدیمەکات و بڵاوەکاتەوە و لەسەر تۆڕەکانی کۆمەڵایەتی و سەرچاوەکان هەیە ئەتوان بۆی بگەڕێنێتەوە کە لەو راپۆرتەی خۆیان دەستنیشانی ئەو وڵاتانە ئەکات بە پێی دەرەجەیە کە دیاری کردووە تاوان ئەو لە 0 بۆ 100 ئەو وڵاتانی کە هیچ فەسادێکی تیانێ بە 0 هەژماری ئەکا ئەو وڵاتانی کە زۆرترین فەسادی تیا لە جیهانە بە 100 هەژماریەکە تاوان مستەحیلاتە هیچ وڵاتێکە بێت لە دنیای ڕێژەی فەسادێکی بگاتە ئاستی 0 بەڵام هەندێک وڵاتمان هەیە لە دنیادا کە نزیک ئەبنەوە لە 0 ئەو وڵاتانش بە تایبەت وڵاتانی ئەسکەندناڤی کە بەردەوام لە تەقریری شەفافی عالەمیەتی ئایا لە پێنجەکی وڵاتانی دنیان وڵاتانی وەکو دانیمارک نەرویج فنلەند سویسرا نیوزیلەنداش یەکێکە لە وڵاتانی کە چەندین ساڵە پێگەکانی 1 تا 5 لە دنیای ئەگرن بەڵام عەکسەکەشی بەداخەوە ئەو وڵاتانەی کە ئاخر تەقریری TI کە لە 2007 ئەنجامی داوە بۆ 180 وڵاتی دنیای کردووە ئەو 5 وڵاتی کە باسمان کرد مرکزەکانی یەکەم و دووەم و سێم و پێنجەمیان گرتووە بەڵام بەداخەوە ئەو وڵاتانەشی کە لە خوارەوەن لە دوای 165 و 170 و 100 نزیک بە 180 وڵاتانی وەکو عێراق و سووریا و یەمەن و ئەفغانستان و ئەوانن عێراق لە تەقریری 2007 169 هەمین وڵات بووە یعنی تقریبا 11 وڵاتی ماوە بۆ بگاتە ئەخیر ئاستی کۆڕەپشنتیایە فەساد 87 دەرەجەی هێناوە لە 100 ئەمە نیسبەتێکی زۆر زۆر تەوان ئێمەش وەکو هەرێمی کوردستان وەکو بەشێکین لە عێراق و جوزئێکین لەم مەنزومەیە بە ئەکید ئێمەش بە هەمان شێوە لەو ڕیزبەندیە لەو ئاستیاین بۆیە ئەم ڕیزبەندیە گرنگە و ئەمە لەسەر ئەساسێکی زانستی و علمی ئەنجامە درێت و تایە تەقاریری جۆرا و جۆر ئەنجامە درێ و لێکۆڵینەوەی ورد ئەکرێت لەسەر ئەم بابەتە سەبارەت بە جۆرەکانی بەڕاستی گەندەڵی جۆری زۆر زۆرە و ئەسبابیشی زۆرە گەندەڵی طبعاً ئەوانەی کە ئەژمارەکرێن لە سەرچاوە زانستیەکانە ئێمە گەندەڵی داراییمان هەیە و گەندەڵی کارژێڕیمان هەیە و گەندەڵی سیاسیمان هەیە هەتا ئاگاتە گەندەڵی ئەخلاقی ئەمانە کۆمەڵێک جۆری شایعی ناو ئەوەن کە پێوترێ فەساد بەڵام طبعاً هەریەکان بە ئەندازەی خۆی کاریگەری نێگەتیڤی گەورەی هەیە لەسەر کۆمەڵگە و لەسەر دەوڵەت و لەسەر مؤسساتی گشتی و تایبەتیش بە پێی جۆر و با بڵێن ئەو نیسبەی کە لە وڵاتێک و بە وڵاتێکی تر ئەگۆڕێ ئەو وڵاتانی کە وەکو وڵاتی ئێمن کە وەکو باسم کرد لە تەقریرەکانی شەفافی دەولیە لە ئاستەکانی خوارەوەین یعنی ئەگەر هەڵی ژێڕینەوە اینجا ئێمە یەکەمین ئەگەر بەعەکسەوە سەیری هینەکە بکەین لە دەیەکەمەکانین بەداخەوە وڵاتانی وەکو ئێمە گەندەڵی دارایی و مالی بە دەرەجەی یەک سەر تاپای مؤسساتی کەرتی گشتی و ئەندازێکیش کەرتی تایبەتی گرتووە و بۆتە بەشێک لە خەسڵەت و تایبەتمەندیەکانی کۆمەڵگا و وای لێ هاتووە خەڵکی هەم سیاسیەکان هەم کارمەند هەم خەڵکی بەداخەوە تا ئەندازێ دەست و پەنجەیان نەرم کردو لەگەڵ ئەم بابەتەیە و ئەمە هۆکارێکی یەکجار گەورە بۆ ئەوەی ئەم وڵاتانی وەکو ئێمەمانان وڵاتانی لە دواوە بین وڵاتانی بەرهەمهێن نەبین بەکاربن بین وڵاتان بین نیسبەی هەژاری و فەقیری لە ناومانە تا ئەندازێکی یەکجار زۆر بەرزە نیسبەی بێکاری لە ناومانە تا ئەندازێکی یەکجار زۆر بەرزە و نەعەدالەتی و نادادپەروەری لە ناو کۆمەڵگایە ئاستێکی یەکجار قیاسی تۆمار کردووە و بوونی جیاوازی یەکجار گەورە لە نێوان چینەکانی کۆمەڵگا ئەوەی کە پێوتێ فەرقی طەبەقات لە ناو کۆمەڵگادا تەمانەمە هەموو هۆکارەکانی یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی ئەم حاڵەتانە کە باسمان کرد بوونی گەندەڵیە چونکە گەندەڵی وا ئەکا بەڕاستی طبقەیەک لە ناو کۆمەڵگایە لە ئاستێکی زۆر خۆشگوزەرانی زۆر باشی زۆر چاک بن بۆی سوء استیخدامی دەسەڵاتەکانیانەوە مەسئولێکی سیاسیە یاخود مەسئولێکی حکومیە دەسەڵاتەکەی خۆی باش بەکار نهێناوە وای کردووە ئەم سوء استیخدامی دەسەڵاتە فەسادی کردووە پارێکی باشی دەستکەوتووە مەکانەتێکی باشی دەستکەوتووە طبقەیەکی لەم جۆرەمان بۆ دروست بۆ لە ناو کۆمەڵگادا لە مقابلیشە کاتێک کە ئەمیت داهات و سەروەت و سامان و خێر و بەرەکەتی وڵاتەکە ئەبا تەمان لەسەر حسابی چی ئەیبا لەسەر حسابی خەڵکێکی ترینی و کۆمەڵگا ئەیبا لە ئەنجامی ئەمە ئەبینین جیاوازیەکی طبقاتمان بۆ دروست دەبێت لە ناو وڵاتەکەیە خەڵکێک فەقیرەژی خەڵکێکی زۆر خۆش ئەژی خەڵکێک لە ئاستێکی زۆر نزمی بژێویە خەڵکێکیش لە ئاستێکایە کە لە هیچ شتێکی کەم نیە لە ناو ئەم کۆمەڵگایە ئەم بوونی جیاوازیە یەکێ لە هۆکارە سەرچیەکانی گەندەڵیە بەڕاستی ئەگەر بین شیکردنەوەی ورد بکەین بۆ هەموو جۆرەکانی گەندەڵی بەڕاستی
لە وڵاتی ئێمەیە گەندەڵی ئیداری ئەتوانم بڵێ یەکێکە لە گەندەڵیە زۆر بەهێزەکان لە وڵاتی ئێمەیە موسساتی دەوڵەتی ئێمە بەداخەوە ئەوە بەتایبەت دەگەر باز لە کەرتی گشتی بکەین موسساتی حکومی گەندەڵی سەرتاپای داگیر کردووە و هۆکارێکی سەرەکیش کە با بڵێن سیستەمی حکومی لە وڵاتی ئێمەیە لە ئاستێکی پێویستانیە و ناتوانێت خزمەتگوزاری باش تەقدیمی خەڵک بکە و ڕۆتین موسساتی ئێمە یەک بە تەواوەتی غەرق بوون لە ناو ڕۆتینە و خەڵکی بێزار بۆ ئینتیمای نەماوە چ ئەوانەی کە لە ناو حکوومەت و موسساتی حکومیە ئیشەکەن چه هاوڵاتیشی ئاسایش لە دەرەوە ئینتیمای تەواو لاواز بۆ ئەم موسسەیە هۆکارێکی سەرەکی تیا چییە گەندەڵیە هەیکەلی ئیداری ئێمە لە هەرێمی کوردستانە ئەگەر لە ڕووی کارژێڕە و لێشی بدەینەوە هەیکەلێکی بیرۆقراتی قەدیمی کۆنە ئەم هەیکەلە ئەکرێ بۆ سەدەی تا ناوەڕاستی سەدەی ڕابردوو تا پەنجاکانی سەدەی ڕابردوو تا ئەندازەیەک هەیکەلێکی گونجاو بووە بەڵام لەگەڵ تەتەوڕاتی دنیادا لەگەڵ پێشکەوتنا لەگەڵەوەی کە پێوترێ عەولەمە و گلۆباڵە ئەم جۆرە هەیکەلە ئیداریانە لە موسساتی دەوڵەتە مۆدێلی نەماوە و ناتوانێت کاری باش ئەنجامدا و ناتوانێت خزمەتی پێویست بکەم هەیکەلێکی با بڵێن هەڕەمی کە بە شێوازێکی هەڕەمی لەسەرەوە بۆ خوارەوە و پلەبەندیەکی یەکجار زۆریتیایە ئەبینی ئەم جۆرە هەیکەلیانە ڕۆتین دروستەکە لە نێو کۆمەلگادا هاوڵاتیشی ئاسایی ئەگەر عریزەیەکی پێبێکە بۆ دایرەیەک لەم شاری سلێمانیا لە هەر پارێزگایەکی هەرێمی کوردستانە هەتا مامەڵەکەی جێبەجێەکە ئەبێ 20 هامش و 20 ئیمزا و چەندین ژووری پێ بکەن مامەڵێکی زۆر ئاسایی ئەم ڕۆتینە ئەم بیرۆقراتی خۆی لە ئۆتۆماتیشی هۆکارێکی سەرەکی بۆ دروستکردنی گەندەڵی چونکە بۆ کاتێک کە هاوڵاتێکە چێتە موسسەیەکەوە ئەم هەموو عەزیەتەی ئێن ئەم هەموو هێنان و برنەی بۆکەن ئەویش لە دوجارە بی لەوە ئەکاتەوە کە چۆن لەمە ڕزگاری ببێ هەوڵ ئەدا لەمە ڕزگاری بێ لە مقابلی ئەوە ئەو کارمەندەش کە لەم موسساتانە ئیش ئەکەن باشە هۆکارێکی مساعدن بۆ ئەوەی گەندەڵی دروست بکرێ ئەم هاوڵاتیە بۆی لەم سەرێشەی ڕزگاری بێ ئامادەیە بەرتیل بە بۆ نمونە ڕەشوە بایکێ لە سەرچاوەکانی گەندەڵی ڕەشوەیە ڕەشوە ئەدا بەرتیل ئەدا ئەم بەرتیل و ڕەشوەدانەی ئەم گەندەڵی دروستەکە لە ناو موسسەکەیە کەواتە خۆی بۆ خۆی هەیکەلی ئیداری و بیرۆقراتیەت هۆکارێکی سەرەکی دروستکردنی گەندەڵیە ئەوەی چەند ڕۆژی ڕابردوش لە بەڕێوەبەرەتیات شوی هەولێر نازان VIP ئەوە ژۆرێک نییە لە دروستکردنی ئەو گەندەڵیە کە لە بەرامبەر جێبەجێکردنی کارەکانە تۆ بڕێک پارەکە 100,000 دەیدەیتە بەڕێوەبەرایەتەکە بەتەکید ئەمە بەم شکڵە ناکرێت طبعا لە هەندێک وڵاتانی دنیای ئەم جۆرە خەدەماتە هەیە یعنی لە سێکتەرە جیاوازەکانە خەدەماتی تایبەتی هەیە بەڵام سیستەمی بەڕێوەبردننی ئەو وڵاتانە تەواو جیاوازن لە وڵاتەکانی ئێمە بۆ وڵاتێکی ئێمە ئەم جۆرە سیستەمانە سیستەمێکی مەرغوب نین و سیستەمێک نین خزمەت بە هاوڵاتیان کە تەنها جیاوازێکی تەبەقی دروست ئەکا خەڵکی کە پارەدارە و دەوڵەمەند ئەچێت لە ژوورێکەدا ئەنیشێ بە ئیسراحەت قاوەیەک خواتەوە مەبلەغی پارە ئەدا مامەڵەکەی جێبەجێ ئەبێ خۆی ڕاستە بە دیوێشیە ئەم جۆرە خزمەت گوزاریانە ئەگەر بە باشی بکرێ و ڕێک بخرێ لە سیستەمێکی موسساتیە هۆکارێکە بۆ کەمکردنەوەی گەندەڵی هۆکارێکە بۆ لەبەرەوەی ئەم کەسە لە جیاتەوەی بڕە بەرتیل بە مامەڵەکەی جێبەجێ بێ بەرتیل نادا بەڵکو پارێکی ڕسمی ئەدا بە حکوومەت بەڵام ئەمە بەم شێوازە و بەم ئالیەتی کە لەم ڕۆژانە بینیمان ئاوا ناکرێ بەڵکو سیستەمێکی ترێ چونکە تۆ لە ناو سیستەمێکای لە هەرێمی کوردستانە تەواوی سیستەمەکە گەنیوە ڕزیوە بۆ گەنی کردووە لە سوچێکیا تۆ بتەوێت ئەم جۆرە خزمەت گوزاریانە پێشکەشکەی نابێت ئەبێت تەواوی کۆی سیستەمەکە ئێمە گەر هاتین سیستەمی بەڕێوەبردننی ئەم وڵاتەمان کردە سیستەمێکی مۆدرێن ڕاقی ئەوەی کە لە وڵاتانی پێشکەوتووە هەیە ئەو کاتە طبیعی ئەم جۆرە خزمەت گوزاریانەش ئیزافە بکەین لە ناو موسساتی دەوڵەتە بەڵام تۆ دائرەیەکە دێ بەم شکڵە هەیە دایرێکی تریشت هەیە تا ئێستا سەقف و جەمەلۆنێکی نییە بۆی مڕاجعێک هاوڵاتیە کەچێ بۆ دایرەیە باران لێی نەدا یاخود گەرما لێی نەدا بۆی ئەم جۆرە خزمەت گوزاریانە لەم جۆرە سیستەمانەیە شتێکی ناتەبیعیە و ناپەسەندە بگەڕێنەوە سەر مەسەلەی گەندەڵی ئیداری بەڕاستی لە هەرێمی کوردستانە ئەو هەیکەلی کە ئێمە هەمانە کە تەواوی بڵین موسساتی کەرتی گشتی کە پێوترێ حکوومەت پێوەی بەڕێوەچێ ئەمانە هەیکەلێکی وەگوتمان زۆر قەدیمە و زۆر کلاسیکیە و لەگەڵ متەطەلبات و پێداویستی ئێستا و ڕۆژگار و خەڵک و هاوڵاتیە نایەتەوە ئەمە بەڕاستی پێویستی بە تعدیلێکی یەکجار گەورە هەیە ئێستا مۆدیلی ئەوە نەماوە بەڕاستی تۆ لە ئەوەی کە پێی ئەوترێ هەیکەلی هەڕەمی هەیکەلێک بەم شکڵە قوچ چەندین مەراحیلی تیا بێستا دنیای پێشکەوتی ئیش لەسەر هەیکەلی ئاسۆیی ئەکات
لەو حاڵەتەیە کارمەند و هاوڵاتیشی ئاسایی بە خێراترین ڕێگە ئەگاتە بەرپرسەکە یا ئەگاتە مەسئولی ئەو شوێنە و ئەتوانێت پێداویستەکانی خۆی دابین کاوە ئەوشی ئێوێ بیگەێنێ ئەم جۆرە ئەبێ جێبەجێ بکرێت لە هەرێمی کوردستانە ئێمە هەر لەسەر سیستەمە کلاسیکی خۆمان ئەڕۆین و هەیکەلەکانمان هەیکلێکی کلاسیشی قەدیمە هەیکلێکی هەڕەمیە و ئەمە وای کردووە خۆی بۆ خۆی هۆکارێکە بۆ ئەوەی کە گەندەڵی ئیداری لە وڵاتی ئێمە لە هەرێمی کوردستانە دروست ببێ. زۆر باشە مامۆستا محەممەد بۆچی گەندەڵی دروست ئەبێ هۆکارەکانی دروستبوونی ئێمە ئەگەر بڵین بەل لە ڕاپەڕین ئێمە هیچمان نەبوو تاتیایە گەندەڵ بین واتە لە سفرا بووین بەڵام بۆچی پاشتر ئێستا گەندەڵی بۆ بە یەکێک لە سیما هەرە دیارەکانی بەڕێوەبردن و حکومڕانی کوردستان. طبعا بتأكيد گەندەڵی لە هەرێمی کوردستانە تا بینە قاقای ڕۆشتووە و بەداخەوە گوتم ئێمە ناڵین ئەوە تەقدیری شەفافی دەولیتی ئای کە ساڵانە دەرئەکرێ لەسەر بنەمای زانستی ئەنجامی ئەدا ئێمە بزانن لە ڕزبەندی شوێی ئەو وڵاتانی دنیاین لە ئەخیرەوەن لەسەر مەسەلەی بوونی گەندەڵی فەساد لە وڵاتەکانی ئێمە واقعی حاڵیش ئەومان پێی ئەڵێ لە هەرێمی کوردستان و لە عێراقیشە کە مؤسساتی دەوڵەت وێران بووە لە ڕووی ئیداری لە ڕووی مالی ژیانی خەڵک معیشەتی خەڵک خۆشگوزەرانی خەڵک لە مقابلی ئەوەی کە داهاتێکی یەکجار گەورە لە وڵاتە هەیە داهاتێکی مادی زۆر باش هەیە لە مقابلی ئەوە خەڵک موچەی نییە خەڵک کارەبای نییە خەڵک ئاوی نییە خەڵک ڕێگاوبانی نییە ئەوە تا لەم دوسێ ڕۆژە تۆزە باران باری بینیمان بەشێکی زۆری پردەکانمان ئاو بردی بەشێکی زۆری جادە و بانەکانمان خراپ بووە بەشێکی زۆری ماڵی هاوڵاتیان ئاوی توێچە یەک دنیا گرفتمان بۆ دروست بووە جاخۆگەر ئێمە لە وڵاتێک بووینە بەردەوام بەفر و باران و عاصفە هەبوایە خی گەورە ڕەحمی پێکەوتو نێژینە ئێستا لە حاڵەتێکی زۆر خراپا بووین بۆیە ئەمانە هەمووی نمونە لەسەر ئەوەی کە بەسیترین خزمەتگوزاری بە هاوڵاتی پێشکەش نەکراوە بۆ لەبەرەوەی فەساد و گەندەڵی هەیە بۆ لەبەرەوەی ئەم سروەت و سامانی کە لە وڵاتی ئێمە هەیە نەتوانراوە بخرێتە خزمەتی خەڵک و پێداویستی خەڵکەوە بەڵکو تەبەقەیەکی دیاری کراو لە نێو کۆمەڵگادا ئەم سەرۆت و سامانەی بەکاری هێناوە بۆ خۆی بۆ بەرژەوەندیەکانی خۆی بۆ مەرامە سیاسیەکانی خۆی بۆ کڕینی ئینتیمای سیاسی سوء استیغدامی کردەوەی کە لە سەرەتاوە باسمان لە کرد لەوەی پێناسەی فەساد گەندەڵی سوء استیغدامی ئەم دەسەڵاتە کارژێڕی ئەم دەسەڵاتە مالیەیە کە هەیە بۆیە ئەمانە کاتێکە سەرەکی تری هۆکار بۆ ئەوەی کە فەساد دروست ئەبێت لە شوێنێکە ئەوەیە کە نەبوونی یاسایە یاسا یا نییە یا یاساکان وەکو پێویست نین ینی لە ئاستی متەتەڵەبات و ڕوبەڕووبوونەوەی ئەم دیاردەیانێ کە پێوترێ فەساد یاسا جا بە تەواوی واتاکانی جاری وای یاساد هەیە بەس یاسا سەروەر نییە جاری وای یاساد هەیە بەس مؤسساتی جێبەجێکردنی یاسا ناتوان ڕۆڵی کاریگەری خۆیان ببین لە وڵاتی ئێمە یاسامان هەیە ڕاستە هەندێک لە یاساکانمان کەم و کوڕن نانتوانانی بچنە تەواوی وردەکاری تایبەت بەو یاسانەی کە لەسەر مەسەلەی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی و چاودێری و ڕقابە باسەکەم بەڵام لە مقابلی ئەوە یاسا سەروەر نییە مؤسساتی یاسایی کە دادگاکانن ڕۆڵی خۆیان نابینن وەکو پێویست داواکاری گشتی ڕۆڵی خۆی نابینێ وەکو پێویست بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم دیاردەیە واتە کاتێک کە فەسادێک لە شوێنێکە ڕوو ئەدا مؤسسەی دادگای قەزایی لە وڵاتی ئێمەیە ناتوانێت وەکو پێویست ڕوبەڕووی ئەم بابەتە بێتەوە کەسی مەطلوب ڕاپێکی دادگا بکە و محاسبەی بکە و سزای بەسەرا بچەسپێنێ تا ئێستا لە هەرێمی کوردستانە نەمان بینیوە وەزیرێک بەرپرسێکی باڵا سیاسیەک کە سوء استیغدامی دەسەڵاتی خۆی کردووە و گەندەڵی کردووە و واضحشە لەبەر چاوی هەر هەمومان کە گەندەڵیش ئەکا بەڵام تا ئێستا نەتوانراوە ڕاپێکی دادگا بکرێ و محاسبە بکرێ وەکو پێویست لەسەر ئەوەی کە هەیە ئەمە خۆی یەکێکە لە هۆکارە سەرنجەکانی دروستبوونی گەندەڵی هۆکارێکی تری گەندەڵی بەڕاستی ئەکتیڤ نەبوونی مؤسساتی چاودێری وردبینیکردنە لە وڵاتە ئەمە هۆکارێکی زۆر گرنگە بۆ تەشەنەکردن و زیادکردنی فەساد لە هەر وڵاتێکە مؤسساتی چاودێری لەگەڵ مؤسساتی وردبینی ڕۆڵێکی یەکجار گەورە ئەبینن بۆ کەمکردنەوە بنەبڕکردنی دیاردەی گەندەڵی لە دنیادا گەورەترین مؤسسەی چاودێری مەسەلەی پەرلەمانە پەرلەمان لە وڵاتی ئێمەیە هەمومان ئەبینین بە بەرچاوی خۆمانەوە ڕۆڵی چۆنە بەداخەوە وەکو پێویست ڕێگەی پێنەدراوە ڕۆڵی خۆی ببینێ لە چاودێریکردنی ئەوەی کە پێی ئەوترێت دەسەڵاتی جێبەجێکردن دەسەڵاتی جێبەجێکردن سەرچاوی سەرەکی دروستبوونی گەندەڵیە لە هەر وڵاتێکە ئەگەر چاودێری ورد نەکرێ بۆیە دەبینی پەرلەمانی کوردستان ڕاستە پەرلەمانتارەکان زۆربەی کات بینی ومانە هەوڵ ئەدەن
پرسیار ئاراستەی حکوومەت دەکەن هەوڵی ئیستیجوابکردنی وەزیر و کاربەدەستانی حکوومەت دەبن بەڵام تا ئێستا بە فعلی و بە واقعی نەمان بینیوە بتوان دەسەڵاتیان هەبێ لە ممارەسەکردنی ڕۆڵی چاودێریکردنیان بەسەر دەسەڵاتی تەنفیزیەوە لەکوێ لە هەرێمی کوردستانە تا ئێستا نەیانتوانیوە متمانە لە وەزیرێک بسەرنەوە لە هەرێمی کوردستانە بە درێژای 27 ساڵی حکومڕانی لە وڵاتی ئێمە تا ئێستا نەیانتوانیوە بەرپرسێکی لە خوار وەزیر محاسبە بکەن و لێپرسینەوەی لەگەڵا بکەن لەگەڵ ئەوەی کە هەوڵیشان داوە بەڵام وەک گوتم ڕێیان پێ نەدراوە ڕۆڵی خۆیان ببینن بە تەواوەتی مؤسسەی وردبینیکردن ئەوش کەوە گوتمان چاودێری وردبینیکردن ڕۆڵێکی یەکجار گەورە بینێ بۆ بنبڕکردنی گەندەڵی لە وڵاتە ئەوەی کە پێوتێ دیوانی چاودێری دارایی ئەوەی کە پێوترێت دەستەی نەزاها ئەوەی پێوترێ با بڵێن بەڕێوبەرایەتی چاودێری یا هۆبەکانی چاودێری لە ناو دام و دەستگاکانی حکوومەتە ئەمانە ڕۆڵی یەکجار گەورە بینن لە کەمکردنەوەی فەسادە لە هێنانە خواردنەوەی ئاستی فەسادە لە وڵاتە بەداخەوە ئەم مؤسساتانش وەکو پێویست جاریوە ڕۆڵیان پێ نەدراوە یاخود زۆربەی کات کاری خۆیان ئەنجام درراوە ڕاپۆرتی خۆیان تەقدیم کردە بەڵام ئیش بەم ڕاپۆرت و تەقاریرانی ئەمان نەکرا وەکو پێویست تەنها وەکو وەرەقەیەک و دۆکۆمنتێک و ئەرشیفێک ماوەتەوە لەسەر ڕەفەکان دیوانی چاودێری دارایی ڕۆڵێکی یەکجار گرنگە بینێ کاتێک کە ساڵانە ئەڕوات وردبینی ئەکا بۆ باری دارایی باری مالی لەگەڵ باری کارژێڕی وەزارەتەکان مؤسساتەکانی حکوومەتە ڕاستە زۆربەی کات ئەچێ هەندێک جار هەندێک مؤسسە هەڕێی پێ نەداوە تا ئێستا دیوانی چاودێری دارایی بچێتە ناوە بۆ نمونە کەیسی نەوت لە هەرێمی کوردستانە کە یەکێکە لە ناشەفافترین کەیسەکان لە هەرێمی کوردستانە و یەکێکە لەو کەیسانەی کە زۆرترین توهمەی گەندەڵی لەسرە بۆ لەبەرەوەی تا ئێستا ناشەفافە چاودێری دارایی تا ئێستا ڕێی پێ نەدراوە بڕوات چاودێری وردبینی بکات لە مەلەفاتی نەوتا لە هەرێمی کوردستان لە مەلەفاتی وەزارەتی سامانە سروشتیەکان ئەم کەیسە کە کەیسێکی یەکجار گرنگە و کەیسێکی مالی گرنگە تا ئێستا بەداخراوی و لە ناو سندوقێکی ڕەشا هێڵراوەتەوە کەس بۆینە لێ نزیک بێتەوە چاودێری کە متاوعی بکە هەندێک هەنگاوندا لەم ئاخیرانە لەم ساڵانەی ئاخیرە بەناوی ئەوەی کە هەندێک شەریکاتی جیهانی وردبینی بهێنرێ بۆ وردبینیکردنی ئەخیر جار ئەوەی کە دیلۆت حکوومەتی هەرێمی کوردستان عەقدێکی لەگەڵ شەریکەی دیلۆتا کرد بۆ ئەوەی چاودێری ئەم مەسەلەی نەوت و کڕین و فرۆشتن و دەرهێنانی نەوتکە بەڵام بەڕاستی ئەمانە پێم وایە پەردەپۆشکردنی گەندەڵیە و خۆڵکردنە چاوی خەڵکیەوە ئەگەر نا من جارە چی پێویستم بەوە هەیە من شەریکەیەک بێنم بە چەندین ملیۆن دۆلار چاودێری کەیسی نەوتم بۆ بکات لە هەرێمی کوردستانە لە کاتێکا خۆم کۆمەڵێک دەستگای چاودێری ورد و چاکم هەیە ڕێی پێ نادەم ئەوان چاودێری بکەن خۆم ئەگەر ئەم دەستگایانەی خۆم ئەگەر نایزانن ئەگەر بە کەڵک نایەن ئێ بۆ هەمە خۆ ئەگەر بە کەڵێکیە و باشە ئێ بۆ ڕێی پێ نادەم بێ چاودێری مؤسساتکە بۆ ئەچم شەریکەیەک ئەهلی لە دەرەوە ئەهێنم عەقدی لەگەڵاکەم بە چەندین ملیۆن دۆلار وڵات چاودێری ئەم کەیسانم بۆ کە لە هەرێمی کوردستانە هەیە بۆیە بەڕاستی مەسئلەی ڕۆڵی ئەم دەستگایانە دەستگای چاودێری وردبینیکردن ڕۆڵێکی یەکجار گەورەی هەیە لە مکافحەی فەسادە خاڵێکی ترکە ڕۆڵ ئەبینێ لە مەسەلەی کەمکردنەوەی گەندەڵیە دوورخستنەوەی سیاسیەکانە لە تیجارەت و لە بازرگانی ئەمە ڕۆڵێکی یەکجار گەورەی هەیە ئەم وڵاتانی وەکو ئێمەمانان کن غەرقی گەندەڵی بووین هۆکارە سەرێکێکی ئەوەیە کە سیاسی بازرگانە هەر کاتێ سیاسی بوو بە بازرگان ئەوە بەڕاستی کۆڕەپشن فەساد ئاستی یەکجار بەرز ئەبێتەوە بۆ لەبەرەوەی بابای سیاسی بەردەوام ئەوێکی بکە ئەم دەسەڵاتە سیاسی خۆی بەکاربێنێ بۆ خۆ دەوڵەمەندکردنی خۆی و بۆ جێبەجێکردنی ئامانجە سیاسیەکەی خۆی یاخود لایانی کەم بۆ دەوڵەمەندکردنی حیزبەکەی خۆی بەسەر مقابلی حیزبەکانی ترە کە کاتێکیش ئەمە ڕۆیدا ئیتر تەواوی پرەنسیپەکانی دیموکراسی و سیستەمی مؤسسات لە وڵاتە پەشی ئەکەوێت چونکە کاتێک کە سیاسی بازرگانە بێ و لە وڵاتێکە کە یاسا وەکو پێویست حاکم نییە و سەروەر نییە ئۆتۆماتیکی گەندەڵی دروزە بێ کە گەندەڵی دروست بوو سەروەت و سامانێک و پارێکی زۆرەکەوێتە دەستی ئەم سیاسی و حیزبە سیاسیانەوە لە ئەنجامدا دێت ئەم پارە و داهاتی کە لە ئەنجامی فەساد و گەندەڵی و دەستی کەوتووە خراپ بەکارهێنێ بۆ جێبەجێکردنی ئەجێندا سیاسیەکانی خۆی بۆ کڕینی وجدانی خەڵک و دەنگی خەڵک واقعی خەڵک هەمومان نەزانین لە هەرێمی کوردستانە لە ماوەی ئەم 27 ساڵە دوو حیزب دەسەڵاتدار بوون بەشێشی ئەو مانەوەی هێز و دەسەڵاتیان تا ئێستا بەسەر خەڵکە و هێنانی دەنگ کورسیەکانی پەرلەمان بەشێشی خۆمان نەزانین بریتێ لە کڕینی وجدانی خەڵک یاخود بەکارهێنانی ئەم سەروەت و سامانی خۆیان بۆ ئەوەی وا لە خەڵکی کەن دەنگتن لایانی کەم ئەم سەروەت و سامانی خۆیان بەکارهێناوە بۆ بەدەستهێنانی دەنگ کەواتە کاتێک کە فەساد هەیە معنای
وەزعی سیاسی و پرەنسیپەکانی مؤسساتی دەوڵات و حتا پرەنسیپەکانی دموکراسیش هەر هەموو یەکێتە ژێر پرسیارەوە چونکە لە نەتیجەیە انتخابات دەکەی انتخاباتێکی نادروستت بۆ دەرەچێت پەرلەمانێکت بۆ بەرهەمدێ کە ئەم پەرلەمان و ئەم پەرلەمانتارانە بەشێشی لە ئەنجامی فەساد و گەندەڵیەوە هاتوون بۆ بەشێشی ئەم پەرلەمانتارانە پەرلەمانتانی ئەلکترۆنین یا پەرلەمانتارن بە دەنگی خەڵکی کڕاو بوونەتە پەرلەمانتار کەواتە نوێنەراتێکی ڕاستەقینەی خەڵک ناکەن لە وڵاتەکە ئەمیش بۆ خۆی هۆکارێکە بەشێکی تری بەڕاستی هۆکاری سەرهەڵدانی گەندەڵی لە وڵاتە دابەزینی ئاستی قیم و ئەخلاقە لە نێو تاکەکانی کۆمەلگا ئەمەش هۆکار و ڕۆڵێکی سەرەکی ئەبینێ و لاوازبوونی ئینتیمای دینی بەتایبەت لەم جۆرە وڵاتانی کە ئێمە خەڵکێکی موسڵمانە و لە مقابلی ئەوە مؤسسەی لێپرسینە و وردبینیکردن وەکو پێویستنی ڕۆڵی خۆی نابینێ ئەوەی کە لە مقابلی ئەوە توانێت تا ئەندازەیەک فەساد کەم بکاتەوە بریتێ لە ئینتیمای خەڵک بەدینەوە چونکە کەسێکی خاوەن پەیام کەسێکی موسڵمان حتمما ئەگەر لە ترسی خوش بێ و لە وەرەی گوناحێک نەکات پەنا ناباتە بەر ئەوەی ڕەشوەیەک بدا یاخود ڕەشوەیەک وەربگرێ یاخود دزیەک بکە یاخود فەسادێک و کارێکی گەندەڵی ئەنجام بدە ئەمەش خۆی بۆ خۆی هۆکارێکە بوو ئەوەی کە گەندەڵی کەمتر بکرێتەوە لە وڵات. مامۆستا محەممەد ئاڵوگۆڕنەکردنی دەسەڵات لە کوردستانە تا چەند یەکێکە لەوانەی کە گەندەڵی هێشتۆتەوە بەردامی پێدام ئێمە ناڵێن بوومە بە دوو حیزبەکەی کوردستان نەمێن و خەڵکێکی تر بچێتە جێگەیان بەڵام دەبینی کابرا 30 ساڵە ئەندای مەکتەبی سیاسیە و دەکرێتە وەزیر پاشتر دەکرێتە سەرۆکی پەرلەمان بە جۆرێ لە جۆرەکان ئەمانە هەمیشە کەسایەتیەکانی خۆیان بەرپرسێکی لەقەکەنە وەزیر بەرپرسێکی حیزبەکەی خۆیان دەکەنە بەڕێوبەرایەتیەکان ئەمە ئاڵ و گۆڕنەکردنی دەسەڵات و هەرێشتنەوەی لە دەستی کۆمەڵی کەسی دیاریکراودا تا چەند هۆکاری بەردەوامبوونی گەندەڵیە. بەتەکیید خۆی مانەوەی هەر بەرپرسێک لە شوێن و لە پێگەیەکا بۆ ماوەیەکی زۆر بەتایبەت لەم جۆرە سیستەمانی ئێمەیە کە وەگوتم منزومەی چاودێریکردن و لێپرسینەوە وەکو پێویستنی ڕۆڵی خۆی نابینێ و دادگا و یاسا وەکو پێویست ڕۆڵی خۆیان نابێنن ئۆتۆماتیکی کە کەسێک لە پێگە و لە پلەپۆستێکا هەیە ئەگەر هەست بەبوونی چاودێری نەکات و لێپرسینەوە نەبێت لەسەری و ساڵانە تەقیم و هەڵسەنگاندن بۆ ئیشەکانی ئەنجام نەدرێ ئۆتۆماتیکی ئەگەر قیەمێکیش بەڕاستی لە پاڵیان نەبێ ئۆتۆماتیکی ئەمە هۆکارێکە بۆ کردنەوەی دەرگای گەندەڵی و ئەم کەسە لەم شوێنە لەوانەیە سوء ئیستیغدامی دەسەڵاتەکانی خۆی بکە بۆ مەرام و بۆ بەرژەوەندی تایبەتەکانی خۆی بەڵام کاتێک ئەگەر وڵاتی مؤسساتی بوو و سیستەمی چاودێری هەبوو و لێپرسینەوە هەبوو و یاسا هەبوو خەڵکی بە ئاسانی ناوێرە پەنابرێتە بەر بابەتی گەندەڵی چونکە ئەزانێ عواقیبەکان و ئەو لێکەوتانی کە لە ئەنجامی گەندەڵیەوە دروست ئەبێ لێکەوتەی خراپن و ناوێرە دەست بۆ ئەم مەلەفە بەرێ بە ئاسانی ئێمە ئاگامان لەوە بێت تەنانەت لە وڵاتانی پێشکەوتوو کە وڵات مؤسسە ڕۆڵی هەیە و دادگا ڕۆڵی هەیە و سیستەمی لێپرسینەوە و چاودێریکردن ڕۆڵی هەیە بەڵام ئەگەر دەست شل بکرێ ئەبینین فەساد ڕوەدا ڕۆژانە دەبینین لە ڕاگەیاندنەکانە فلان وەزیر لە فلان دەوڵەت ڕێفلان ڕێوزەرا لە فلان وڵاتی پێشکەوتوو جاری وایە دوای نەمانیشی بە چەندین ساڵ تووشی لێپێچینە و لێپرسینەوە بن یا هەندێک لەم مەسوولە ئەجنەبیانەمانە بینی کە هاتوونەتە هەرێمی کوردستانەوە هەر لە پرۆگرامی نەوت بەرامبەر خۆراکەوە لە ساڵی 96ەوە کە ئەم پرۆگرامە هات لە عێراق چەندین کەس ئەجنەبی ئەبینی دران بە دادگا لەسەر ئەوەی کە مەسەلەی فەساد و گەندەڵیان کردبوو بەشێک لەو بیانیانەی کە لە هەرێمی کوردستانان و لێرە کە هەست ئەکەن تۆزە چاودێری لەسەریان کەمە ئەبینن پەنا ئەبن بەوە کەواتە ئەم بابەتە ڕێخستنی ئەم بابەتە پەیوەندی بەوە نییە کوردێکە و عەرەبێکە و فەلەستینیەکەوانە ڕاستە قیەم ڕۆڵ ئەبینێت لەوەی کە کەسێک پەنا نەباتە بەر گەندەڵی قیەم ئەخلاق دین ئەمانە ڕۆڵی خۆیان هەیە کاریگەنی بەڵام لە مقابلی ئەوەی کە ئەم بابەتەش ڕێک ئەخا و کەسەکە والی ئەکا پەنا نەباتەوە ترسێتی لە لێپرسینەوە و سەروەربوونی یاسا و بوونی یاسایی باش و دەستگای لێپرسینەوەی باش وای لێ ئەکا ئەم کەسە پەنا نەباتە بەر مەسەلەی ئەوە مەسەلەی ئەوە لە هەرێمی کوردستانە بەڕاستی مانع نییە کەسێک ئەگەر بە دەنگی دروستی خۆی بە دەنگی تەبیعی خۆی توانی متمانی خەڵک بەدەست بێنێ ئازادە لەوەی چێ ئەکا بە وەزیر چی ئەکا بە ڕئیسی وزەرا چی ئەکا بە بەرپرس بە شەرتی ئەو کەسە
متهم نەبێ بە گەندەڵی یا کەیسی لەسەر نەبێ یا سابقەیەکی خراپی نەبێ ئازادە لەوەی کە چۆن ئەمە ئەکا بەڵام کێشەکە لە وڵاتی ئێمەیە لە هەرێمی کوردستان و بەشێکی ئەم وڵاتانی ئەم منتیقەی ئێمە ئەوەیە کە ئەو حیزبانەی کە ئەگەنە دەسەڵات ئەوەندە خراپ بەکارەهێنن لە پێناوی مانەوەی بەردەوامیان بۆیە بین هەموو ئەو سیستەمە شمولی و دیکتاتۆریانی کە لە منتیقەی ئێمە هەیە هۆکاری بانەوەکەی ئەمە بووە لە هەرێمی کوردستانی تا ئەندازەیەک ئەم بابەتە وجودی هەیە ئەوەیە کە کەسێک ئەگاتە دەسەڵات گەندەڵی ئەکات دەسەڵاتەکەی خۆی بەکارهێنێ بۆ مانەوەی خۆی بۆ بەرژەوەندەکانی خۆی هێزی چەکدارە خاتە ژێر ڕێکێفی خۆی پارە و مالی وڵات و سەرۆت و سامانی وڵات هەمووی لەژێر دەسەڵاتی خۆیاتی بەکاری ئێنێ بۆ مەرامەکانی خۆی ئەو پێگە ئیداری هەیەی و ئەو ئیمزایی کە بەدەستێوەیەتی بەکاری ئەهێنێ بۆ بەرژەوەندەکانی خۆی ئەمە وا ئەکات چی بکاوە ئەکات وڵات بەرە و گەندەڵی و بەرە و دیکتاتۆریەت و شمولیت بەرێ ئەم کەسە بمێنێتەوە لە شوێنی خۆی بۆ چەندین ساڵ ئەگەر نا ئاساییە حیزبێک لایەنێکی سیاسی متمانەی ڕاستەقینی خەڵک بەدەستهێنێت ئازادە لەوەی چێ ئەکا بە بەرپەرست چێ ناکات چۆنەکەوە گوتمان بۆ مەرجانەی کە هەیە بەڵام کێشەکە لە وڵاتانی ئێمە بەداخەوە ئەوەیە کە داهات و سەروەت و سامانی خەڵکی بەکار ئەهێنرێ بۆ ئەم مەرامە سیاسیانە چونکە تۆ لە بیرمان نەچێت کاکڕازێمە ئەمە مشکلێکی نێودەوڵەتی یەکجار گەورەیە بەپێی هەر ئامارەکانی TI منەظەمەی شەفافی عالەمی باز لەهۆ ئەکا کە ساڵانە 1 تریلیۆن ببوورە 1 تریلیۆن دۆلار ڕەشوە ئەدرێ لە جیهانە 1 تریلیۆن نزیکی 2.5 بۆ 3 تریلیۆن دۆلار پارە لە ڕێی فەسادە و گەندەڵیەوە ئەدزرێت تقریبا کۆی ئەم دوو مەبلەغە کە ئەکاتە نزیک 4 تریلیۆن دۆلار ئەکاتە لە 105 بۆ لە 107 داهاتی هەموو خەڵکی سەرزەوی لە 107 داهاتی هەموو سەرزەوی ساڵانە لە ڕێی گەندەڵی و لە ڕێی فەسادەوە ئەدزرێت لە ناو ئەمانە شاعڵێ بە پێی راپۆرتەکەی خۆیان بەشێکی ئەم داهاتە زۆرەی کە لە ڕێی گەندەڵیەوە ئەدزرێت سیاسیەکانن بەشێکی سیاسیەکانن ئەیدزن دوای ئەوانن کە تیجارەتی مخدرات و تیجارەتی بازرگانی بە خەڵک و بەلاشەی خەڵکیەوەکەن هەتا دوایی کەواتە سیاسیەکان کە بەشێکی زۆری ئەم گەندەڵی لە جیهانە و لە 107 سەروەتی هەموو بەشەریەت ئەدزن بەداخەوە بۆ چی ئەیدزن بۆ مانەوەی پێگەی خۆیان و بەکارهێنانێتی لە پێناوی مەرامە سیاسیەکەی خۆیانە کەواتە مەسئلەی فەساد با بڵێن عیلاقەیەکی ڕاستەوخۆی بەچی هەیە بە منزومە و بە شەفافیەت و بە سیستەمی دیموکراسی هەیە لە وڵاتە لە هەر وڵاتێکا فەساد هەبوو دڵنیا بە دیموکراسیەتیش وەکو پێویست نییە لە هەر وڵاتێکا فەساد ڕێژەکەی بەرز بوو دڵنیا بە موسساتی دەوڵەت ڕۆڵی خۆیان نابینن لە هەر وڵاتێکا فەساد هەبوو دڵنیا بە ئاستی هەژاری و ئاستی بێکاری زۆر بەرزە زۆر باش مامۆستا محەممەد ئێستا لە بەردەم پێگەێنانی کابینەی نوێی حکوومەتدان ئەو 28 ساڵی ڕابردوو کاریگەری ینی ئەکریان بۆ نێمەتوانین خۆمان لەم گۆمە بۆ گەن و پیسە ڕزگار بکەین شتێکی تازەتر دروستکەین ئەگە دەسەڵاتدارەکان مەیلیان هەبێ یام چۆن دەوڵەت و حکوومەتێکی دوور لە گەندەڵی یام گەندەڵیەکی کەمی تێدا بێ پێک بهێنین ئەمە لە توانای سەرکردایەتی کورد و ویستی بەرپرسەکاندا هەیە بەتاکی شتێکی مستحیل نییە و شتێکی قابلی جێبەجێکردنە بەڵام لەسەر و هەر هەمیەوە پێویستی بە ئیرادە هەیە ئیرادی ئەو خەڵکی کە سیاسەتەکە لە وڵاتایەوە دەسەڵاتی بەدەستەوەی ئەگەر ئیرادیان هەبێ بەوەی کە داهاتوی ئەم وڵاتە بگەێنە کەنارێکی ئارامی و ئەم وڵاتە بەرەو پێشکەوتن و گەشە سندن و ئیزدیهار برن بەڵێ ئەگەر ئەم ئیرادێ هەبێ بەڵێ زۆر بە باشی زۆر بە ئاسانی ناڵێم یعنی هیچ مشکلەیەکمان نییە بۆ ئەوەی کە فەساد نەهێڵین چونکە بە تەکید کاتێک کە تۆ دژایەتی فەسادەکەی لە مقابل ئەو خەڵکانی کە مفسیدن ئەو خەڵکانی کە گەندەڵن ڕوبەڕوو دەبنەوە بە شێوازی جیا و لە بیریشمان نەچێ کەسە فاسید و گەندەڵەکان بەشێکی زۆریان خەڵکی دەسەڵاتدارن و خاوەن پارەن و خاوەن نفوزن لە نێو کۆمەڵگا و خاوەنی هێزن لە وڵاتانی ئێمەیە بۆیە بەردەوام هەوڵ ئەدەن ڕوبەڕووی ئەو دەستانە ببنەوە کە هەوڵ ئەدەن بۆ بنەبڕکردنی گەندەڵی و دژایەتی گەندەڵی ئەکەن دژایەتی ئەوانە ئەکەن کە ئەیانەیە دەستبەرن بۆ ئەمانە بۆیە بەڵێ دەستبردن بۆ بنبڕکردنی گەندەڵی خەڵکێکت لێ دروست ئەبێ کە دژایەتی دەدەن بەڵام لە مقابلە ئەگەر ئیرادە هەبێ کارەکە ئاسانە چونکە بەتەکید ئەمانەی کە مفسیدن و گەندەڵن بەشی زۆری کۆمەلگانین بەڵکو بەشی کەمن طبقەیەکن لە نێو کۆمەلگا بەشی زۆری کۆمەلگا گەندەڵ نییە بەشی زۆری کۆمەلگا حەز بە گەندەڵی ناکە بەشی زۆری کۆمەلگا حەز ئەکا وڵاتێکی ئارام بێ و سیستماتیک بێ و داهات بەسەر خەڵکا بە شێوازێکی
عدالەت و یەکسان دابش بکرێ و خەڵکی هەر هەمووی سوودبەند بێ لە وڵاتی ئێمە ئەگەر لەکێک بپرسی کاکە کە زێ لە وڵاتەیە کەسیشی عاقڵ پێی بڵێ کاکە تۆ ئەتێ کارەباکەت باش بڵێ نامێ بڵێ ئەتێ ئاوی ماڵان باش بڵێ نامێ بڵێ تێ ڕێگاکەت باش بڵێ نامێ بەتەکید نەخێنن ئەمە چۆن ئەکرێ ئەمە ئەکرێ بەوەی کە ئێمە گەندەڵی بنەبڕکەین لەبەر ئەوە بەشێشی کە من ئەوانەی کە ڕوبەڕووی گەندەڵی بەڵام ئەمێنێتەوە سەر ئەوەی کە ئێمە چۆن ئەتوانین ئەو ئیرادەیە لە کوێیە کە هەوڵ ئەدا ئەم گەندەڵیە نەهێڵەیە کەمیکا لە هەرێمی کوردستانە بەڵێ بە دڵنیاییەوە ئێمە لە کوردستانە خاوەنی تاقێکی بەشەری زۆر باشین و خاوەنی تاقێکی مادی زۆر باشین کە ئەم دوو سەرچاوەیە هەردووکی دوو سەرچاوی گرنگی دەوڵەت و مؤسساتن سەرچاوی مرۆیی لەگەڵ سەرچاوی دارایی هەردووکی لە کوردستانە خۆشبەختانە وجودی هەیە سەرچاوەیەکی مرۆیی باشمان هەیە لە هەرێمی کوردستانە گەنجی باشمان هەیە خەریجی باشمان هەیە تاشی باشمان هەیە لە نێو کۆمەلگا کە بەشی زۆریان دڵسۆزن بۆ وڵات و حەزەکەن خزمەتی ئەم وڵاتەکەن و حەزەکەن بەشێک بن لە منظومەی بڕیاردان و دروستکردنی ئەم وڵاتە کەواتە تۆ مشکلی تاقەی بەشەریت نییە چونکە تاقەی بەشەری زۆر گرنگە بەشێکی وڵاتانی دنیا چەندین وڵاتی گەورەمان هەیە عیملاقمان هەیە اقتصادیان لە وڵات لە دنیادا بەڵام گرفتی تاقەی مرۆییان هەیە بەشێکی وڵاتێکی کۆ ئەڵمانیا خۆمانە زانین یەکێکە لە وڵاتە عیملاقەکان لە اقتصادا و لە سناعەتە و لە جیبیستایە و لە چەندین لە ڕانکی ئەوەی کە پێی ئەوترێ وڵاتانی اقتصادی لە ڕێزی پێشەوەیە بەڵام ئەبین ئەم وڵاتە گرفتی تاقەی مرۆیی هەیە خەڵکی پێویستە خەڵک یەدی عامیلەی پێویستە لە وڵاتەکەی خۆیان بۆ دەبینی ساڵانە چەندین هەزار لاجی وەرەگرێ ڕاستە بەشێکی ئەم لاجیانەی کە وەرەگرێ سیاسیە لەبەر حاڵەتی ئینسانی و سیاسی وەرەگرێ بەڵام لە مقابلە ئیشی بۆ دەستی کارانە هەیە ئێمە لە کوردستان ئەم گرفتەمان نییە دەستی مرۆیی زۆر باشمان هەیە لە کوردستانە هەروەها سەرچاوی دووەم کە زۆر گرنگە بۆ بنیادنانی وڵاتێکی مؤسساتی دژە گەندەڵ بریتە لە سەرچاوی دارایی لە وڵاتی هەرێمی کوردستان و عێراقا سەرچاوەیەکی دارایی زۆر باشمان هەیە بەڵام تا ئێستا سوء استیخدام کراوە وەکو پێویست بەکار نهێنراوە بۆیە خەڵک ئەگەنەوەرە داهاتی هەرێمی کوردستان نەوت داهاتی ناوخۆیی هەموو شتێک لە هەرێمی کوردستانە هەیە زەوی هەیە ئاو هەیە سەرچاوە هەیە معادین هەیە نەوت هەیە غاز هەیە هەرچی ئەوەی کە پێویست بێ بۆ ژیانی این خەڵک لە وڵاتی ئێمە لە هەرێمی کوردستانە هەیە کەواتە سەرچاوە مادیەکە وجودی هەیە بەڵام نەتوانراوە وەکو پێویست ئیستیسمار بکرێ و بەکار بهێنرێ لە دەستێکی ئەمینە نەبووە یەکەم لە دەستی ئەمینانە بووە دوو پلان و بەرنامەیەکی وانە بۆ کە بەباشی ئەم سەرچاوانە بەکار بهێنێ چونکە بێ ئاگاشمان لەوە بێ تەنها دەستی ئەمین بەس نییە بۆ ئەم بابەتە بەڵکو لە مقابلە ئەبێ عەقڵێکیشمان هەبێ کە ئەم عەقڵە بتوانێت بەباشی ئیستیسماری ئەم سەرچاوە مرۆیی و مادیانە بکا لە وڵاتەکەیە و ئاراستەیان کا بەرەو ئامانجەکانی وڵات بەبوونی پلانێکی استراتیجی درێژمەودا کە تایە ئەو سەردی حەلەقەکەمان لێ دیار بێ چونکە چەندین وڵاتمان هەیە کە ئاستی دارایی ئاستی بەشەریان لە هەرێمی کوردستان زیاتر نەبووە بەڵام توانیوانە لە فترێکی قیاسی 20 ساڵ و 25 ساڵە ئاستی اقتصادی و پێشکەوتن و سناعەتی خۆیان بگەنە ئاستێکی زۆر باش و توانیوانە ئێستا ببنە یەکێک لە وڵاتانی کە بەرهەمهێنن ئەو وڵاتانی کە سەرۆتی اقتصادیان زۆر باشە لە وڵاتانی کە من و تۆ دەستیان بۆ ڕائکێشین و تەمەنان پێیەکی بۆیە هەرێمی کوردستان بەڵێ دەرفەتی گەورەی لەبەردەستە بەڵام ئەگەر ئیدارە هەبێ و ئیرادە هەبێ و عەقڵ هەبێ زۆر باشە مامۆستا کاریگەری و ئاسەوار و شوێنەوارە خراپەکانی گەندەڵی بەسەر کۆمەڵگەوە چییە؟ بەسەر تاکەوە بەسەر خێزانەوە چه کاریگەریەک جێدەیەڵێ؟ بەڵێ بە تەکیدی بوونی گەندەڵی کاتێکە گەندەڵی لە وڵاتە هەیە وڵات بە حاڵەتێکی ناتەبیعیە ئەڕواشتەکان یەکەم شت کە دروست ئەکا مەسەلەی بوونی جیاوازی چینایەتی لە نێو کۆمەلگادا دەبکا خەڵکێک لە ئاسمانن و خەڵکێکیش بە ڕۆخی زەویات چوونەتە خوارەوە وەکو لە هەرێمی کوردستانی خۆمانە ئێستا دەیبینین ئەگەر ناخێرە خەڵکێک لە ماوەی 10 ساڵ 20 ساڵ 15 ساڵە توانیوانە سەرۆت و سامانێکێک جار زۆر کۆ بکەنەوە بەڵام لە مقابل لە بەشێکی زۆری کۆمەلگاکانی پێنادرێت لە ئاستی متەوەست و خوار متەوەستیشتایە یعنی ئەمە کارەساتە لە وڵاتی ئێمە ئەگەر سەروەت و سامانی ئەمانە کۆ بکەیتەوە دابەشی کەی بەسەر ژماری دانیشتوانی هەرێمی کوردستانە دەبینی ئەو خەڵکە دەهێندە دەبێ دەخلیان زیاد بکرێت چونکە دەخلی فەر زۆر مهمە وەرە داهاتی ساڵانەی هەرێمی کوردستان کۆ بکەرەوە کە نزیک خۆی ئەدا لە 10 میلیارد دلار 10 میلیارد دلار داهاتی ساڵانەی هەرێمی کوردستانە بەلایانی کەمەوە باشە دابەشی کە بەسەر ژماری دانیشتوانی هەرێمی کوردستانە کە 5 میلیۆن ئینسانی بزانە دەخلی تاکە کەس چەنە لە هەرێمی کوردستانە زۆرە یعنی لەبەر ئەوە بەڵام بۆ بەهۆی بوونی گەندەڵیەوە باشە
ئەم داهاتی کە لە وڵاتی ئێمە هەیە طبقەیەکی معەن قۆرخیان کردووە بەشی زۆری کۆمەلگایان لێ بێبەش کردووە ئەمە بەرهەمێکە لە بەرهەمە خراپەکانی گەندەڵی کە لە وڵاتە هەیە بەشی دووەمە ئەوەیە کە ئیستقراری سیاسی نابێت کاتێککە گەندەڵی و فەساد دەبێت لە وڵاتە ئیستقراری سیاسی نابێت بۆ نابێت لەبەرەوەی وەگوتمان بەشێکی داهاتەکە لە دەستی کۆمەڵێک سیاسی بازرگانان بەکاری هێنن بۆ مەرامە سیاسەکانی خۆیان و ڕێگر ئەبن لەوەی کە وڵات بەرەو شەفافیت بڕوە وڵات بەرەو موسساتی بڕوە و دەوڵەت لەسەر پێی خۆی بوەستێ چونکە ئێمە گرنگە پایەکانی دەوڵەت دروستکەین لە وڵاتە ئەمەی کە لە وڵاتی ئێمە هەیە لە هەرێمی کوردستانە پایەکانی دەوڵەت نین پایەکانی دەوڵەت ئەوەیە کە تۆ موسساتی دەوڵەتت هەبێ هێزی ئەمنی لە ناو موسسەیەکا بێت و بەدەستی حکوومەتەوە بێت بەدەستی حیزبەوە نەبێ ئەمە ئێستا لە کوردستانە وانە دارایی و سەرچاوی داهات بەدەستی حیزبێک و دوانەوە نەبێ بەدەستی موسساتی حکوومەتەوە بێ ئێستاوانە سندوقێکی ڕەشە کەس نازانێت داهاتەکە و نەوتەکە و چۆنە و بەچەنە و چێی فرۆشی و بای چەنە بەرنا شەفافی ماوەتەوە لە هەرێمی کوردستانە بەلایانی کەمەوە بۆیە ئەبینی شەریحەیەکی معەن سوودی لێ بینێ شەریحەی زۆری کۆمەلگا سوودی لێ نابینێ بۆیە گەندەڵی یعنی سلبیاتێکی زۆری گەندەڵی ئەوەی کە ئیستقراری سیاسی ئەبێ دوو خاڵێکی تر مەسئلەی ئینفتاح بەرە و پێشکەوتن و مۆدرێنە و دنیای ئێستا نایاڵێ هەنگاو بنێت بۆ لەبەرەوەی کە فەساد هەبوو لە وڵاتە سیستەمە ئیدارێکە و سیستەمە مالیەکە ئەمەندە فاسید ئەبن ڕێگر ئەبن لەبەر ئەوەی کە وڵات پێش بکەیت بۆ لەبەرەوەی ئەم وڵاتە بەردەوام لە ناو دەوامەی ئەوە ئەمێنێتەوە کە چۆن بتوانێت فەردێک لە نێو کۆمەلگادا لە وڵاتی ئێمە ئێستا تاکێک بیری لەوەنە چۆن ئیبداعکە چۆن داهێنان بکە چۆن پێشکەوێ چۆن بتوانێت منتوجێ بدۆزێتەوە چۆن بتوانێت پەرداخێ دروستکە لە بیری ئەوەیان نییە لە بیری ئەوەیە کە چۆن بتوانێت کرێخانەکەی دابینکە نەوت دابینکە بۆ مزستانە پارەی کاربای مۆلیدەکەی بە کەواتە گەندەڵی هۆکارێکی یەکجار گەورەیە کە توانەی تاقە و ئیبداع و پێشکەوتن لە نێو کۆمەلگادا بە تەواوەتی ئەمرێنێ چونکە کە ئیستقرار هەبوو تۆ خەمی کرێخانۆکەت نەبوو خەمی ئاو کارەباد نەبوو ئەم مەشاکی لە ڕۆتینیانی ژیان کێشەتیایی نەبوو تۆ ئینسانە بیرەکەیتەوە کە داهێنان کەی کە پێشکەوتن کەی کە ڕۆڵی زیاتر دەبێت لە ناو کۆمەلگادا لەبەرەوە خۆی بۆ خۆی فەساد ڕێگرێکی یەکجار گەورەیە لەم بابەتە خاڵێکی تریەوەی کە فەساد بەڕاستی یەکێک لە سلبیاتە گەورەکانی فەساد لە وڵاتە ئەوەیە کە وەگوتمان چینایەتی ئەم طبقاتی کە لە نێو کۆمەلگادا دروست ئەبێ وای لێکە ڕق و قین لە ناو واتە حاڵەتی شیرازی ئیجتیماعی لە نێو کۆمەلگادا تووشی گرفتەکە فەساد چونکە بۆ طبقەیەک لە ئاسمانن بەشێکی زۆری کۆمەلگاش لە خوارەوەن بتێ و نەتەوێ ئەم خەڵکە پیان وایە بەشێکی زۆری ئەم خەڵکەی کە ئێستا پارەدار و سەرمایهدارن لەسەر حسابی خوێن و داهاتی ئەوان بوونەتە ئەوە لەبەرەوە ڕق و قین لە نێو کۆمەلگادا دروست ئەبێ کەواتە شیرازەی کۆمەڵایەتی کۆمەلگاش تا ئەندازەیەکی زۆر فەساد تێکی ئەدا لەبەرەوە فەساد هۆکار کاریگەری یەکجار خراپی لەسەر کۆمەلگاکان هەیە بە جیاوازی چین و توێژەکانیانەوە زۆر باش مامۆستا محەممەد کۆتا پرسیارم چۆن ڕوبەڕووی گەندەڵی ببینەوە یاکێن ئەو کەسانەی کە دەتوان ڕوبەڕووی گەندەڵی ببنەوە و جۆرە لە جۆرەکان گەندەڵی بەرەو بنبڕبوون و بەرەو لاواسی ببن بۆی ڕوبەڕووی گەندەڵی ببینەوە پێویستمان بێ کۆمەڵێک کاری گرنگ ئەنجام بدەین یەکەم بەڕاستی وەگوتم کاراکردنی ڕۆڵی ئەو دەستگایانی کە دەستگای چاودێریکردن و وربینیکردن لە ناو وڵاتە ئەمانە گرنگترین هۆکارن بۆ ئەوەی مەسەلەی گەندەڵی کەم بکرێتەوە پەرلەمانی کوردستان ئەنجومەنی نوێنەرانی عێراق دیوانی چاودێری دارایی دەستەی نەزاهە و ئەو ڕێکخراوانەی کە ئیش ئەکەن لە بواری نەزاهە و دەستپاکی و ئەمانە ئەبێ بەڕاستی ئەکتیڤ بکرێەوە ڕۆڵی زیاتریان پێبێن و ئێمە هەوڵ بدەین ئەو دەستە چاکە خوازانە و یانەیە دژایەتی فەسادکەن لە وڵاتە هەوڵ بدەن ئەم موسساتانە زیاتر ئەکتیڤ بکرێ و ڕۆڵی پێ بدرێ پاشان دوو مەسئلەی دەرچواندنی کۆمەڵێک یاسایی باش یا تعدیلکردنی ئەو یاسایانەی کە هەمانن تایبەتن بە مەسەلەی مالی و ئیداری لە وڵاتە ئەمە هۆکارێکی یەکجار سەرەکیە بۆ ئەوەی کە ڕوبەڕووی فەسادی پێبیتەوە چونکە تۆ بە یاسا ئەبێ ڕێ لە چی بگری بە یاسا ڕێ لەوە بگری کەسێک فاسیدە دزی ئەکات سەرۆت و سامانی وڵات خراپ بەکارهێنێ ڕەشوە وەرئەگرێ هەر هۆکارێک لە هۆکارەکانی تری دزی کە لە وڵات ئایکە خاڵێکی تر کە گرنگە بۆ ڕوبەڕووبوونەوەی فەساد ئیعادەی هەیکەلەی دەوڵەت هەیکەلەی بەڕێوەبردننی دەوڵەت وەگوتمان لە هەرێمی کوردستانە ئەم هەیکەلە بەڕاستی خۆی یارمەتیدەرە بۆ گەندەڵی خۆی هۆکارە بۆ فەساد کاتێک کە بیرۆقراتیەتێک ئەم
ڕۆتینەی کە لە موسساتی دەوڵەتا هەیە خۆی بۆ خۆی هۆکارە بۆ گەندەڵی وەگوتمان کە کەسەکە ئەچێتە ناو دائیرەکە ئەبینێ ئەمەنە ڕۆتین هەیە وای لێ ئەەکەن پارە با ڕەشوە با بۆی معاملەکە و مامەڵەکەی جێبەجێ بێت کەواتە هەیکەلەی حکوومەت خۆی بۆ خۆی زۆر زۆر گرنگە بۆچی بۆ کەمکردنەوەی گەندەڵی حتا یعنی ئەبین ئەم هەیکەلە گەورەی کە حکوومەتی هەرێمی کوردستان هەیەی بەڕاستی بۆ وڵاتێکی وەکو ئەمریکا باشە ئەم حکوومەتێک و لە 23-24 وەزارەت و ملیۆنێک و 200,000 کارمەند و ئەم هەموو مۆزەف و خەڵک و دەوڵەت بینا و کارمەند و سلفەی تەژغیلی و سەیارە و بەنزین و بەس ئامە کۆکەرە بزانە مەسروفی ماگانی ئەم هەیکەلە حکوومیە چۆنە خۆی بۆ خۆی ئەمە بەشێکی گەندەڵیە ئەوە تا دەبینی خەڵک هەر لە سەرفکردنی بەنزینی سیارەی موسسەیەکەوە باشە هەتا ئەگاتە موچەی ئەم هەموو خەڵک و کار بەدەست و وەزیر و بەڕێوبەری گشتی و ڕاوێشکار و بەڕێوبەر و نازە مەسئولی هۆ بەوچی ئەم هەیکەلەش خۆی بۆ خۆی زۆر زۆر مساعیدە بۆ ئەوەی کە گەندەڵی هەبێ بۆیە ئەبێ ئیعادە نەزەڕ لە هەیکەلەی حکوومەتی هەرێمی کوردستانە بکەین ئەگەر ئەم کابینەی نوێش کە ئێستا دروست ئەبێ لە هەرێمی کوردستانە هەمان هەیکەلی کابینەکانی پێشوو بەکاربێنێت چونکە چەندین ساڵە قسە لەسەرەوە ئەکرێ کە حکوومەت خۆی قسەی لەسەر کردووە ڕێکخراوەکان قسەیان لەسەر کردووە هەندێک خەڵکی نووسەر و ڕۆشنبیر و ئەکادمیست و خەڵکی شارەزا و پسپۆل لە بواری کارگەری چەندین راپۆرتی جۆراوجۆریان تەقدیمی حکوومەت و خەڵک و ڕایگشتی کردووە کە ئەم هەیکەلەی حکوومەت هەیکەلێکی خراپە بۆ بەڕێوەبردننی هەرێمی کوردستان پێویستە تەحجیم بکرێت چاک بکرێت وەزارەتەکان زۆرن پێویستە کەم بکرێتەوە ئەو هەموو مۆزەفینی کە لە بەشێکی زۆری وەکو پێی سوودی لێوەرنابیرێ بۆیە دەبێت هەیکەلەی حکوومەت چاکردنی بەشێکەوە پاشان هۆکارێکی تر بۆ بنەبڕکردنی گەندەڵی ئەکتیڤکردنی ڕۆڵی میدیایە میدیا ڕۆڵێکی کاریگەر ئەبینێ لە کەمکردنەوە بنبڕکردنی گەندەڵیە بەڕاستی میدیا دەبێت ڕۆڵی پێ بدرێ جا میدیای بینرا و بیسرا و خوێنرا و هەموو جۆرەکانی سۆشیال میدیا ئێستا گرنگێکی یەکجار گەورەی هەیە بەشێکی زۆری ئێستا چەندین جا لە ئیعلامە ئەبینین جاریە میدیا ئیستیقالە بە سەرۆکوەزیرانی وڵاتێکەکە بە وەزیری وڵاتێکەکە کاریگەری بۆی ئەگەر حکوومەت دەسەڵاتی تەنفیزی ترسا لە و سیاسیەکان بەگشتی ترسان لە میدیا و هەستیان کرد میدیا چاودێرێکی وردە بەسەریانەوە ئاگاداری هەموو جموجۆڵەکانیانە گەندەڵیە بکەن فەسحیانەکات بۆیە بینی ئەوانیش ئەترسن و مڕاعەتی ئەم حاڵەتەکەن بۆیە ئەکتیڤکردنی و زیاتر گرنگیدار بە میدیا بەڕاستی و بە تایبەتیش ئێستا سۆشیال میدیا کە عملێکی ئاسانە هەموو کەسێ لە جێگای خۆیەوە بە مۆبایلەکەی بە تابلێتەکەی بە کۆمپیوتەرەکەی داخلی تۆڕی کۆمەڵایەتی ئەبێ و پۆستێگەکە و ملیۆنان خەڵک ئەیبینێت زۆر بە خێرای زۆر بە سەریعی ڕاستە ئەمەژە بێ فلتەر بکرێ یعنی هەوڵ بدرێ وابێت کە بە ئاراستی تەندروست تابێ ئەو بابەتێکی تر بابەتی ئێمە نیە بەڵام سۆشیال میدیا کاریگەریکی یەکجار گەورە هەیە و تەواوی میدیاش بەگشتی ڕۆڵی یەکجار گەورە ئەبینی لە کەمکردنەوەی فەسادە چونکە ئەبینین یعنی ئەگەر بەرپرست ترسا لەوەی کە ئەم شەو لە تەلەڤیزۆنە ڕاپۆرتێکی لەسەردا ئاوەزێ هەوڵ نادا ئەو گەندەڵیە بکە بۆیە پاشان خاڵێکی تر لە هۆکارەکان بۆ کەمکردنەوەی گەندەڵی جارێکی تر سەر لە نوێ دروستکردنەوەی قیەمە لە نێو کۆمەلگا و هوشیارکردنەوەی تاکەکانی کۆمەلگایە پیاوانی ئاینیش ڕۆڵیان بەتاکید ئاین ڕۆڵی یەکجار گەورەی هەیە چونکە ئاین قیەم دروست ئەکا و ئەخلاق دروست ئەکا لە نێو تاکەکانی کۆمەلگادا ئەگەر ئێمە تاشێکمان بەرەم هێنا لە نێو کۆمەلگادا کە خاوەنی پەیام بوو خاوەنی قیەم هەبوو و دزی نەکرد لەبەرەوەی پێی حرام بوو و تەزویری نەکرد لەبەر ئەوەی پێی وابوو ئەمە خراپە حرامە بە تەکید بەشێکی زۆری کۆمەلگامان ئیسلاح کردو بە بێەوەی پارێت یا سەرف بکەین و بێ ئەوەی خۆی ئۆتۆماتیکی تاکەکانی کۆمەلگا لە ڕێی ئاینەوە پاشان هوشیارکردنەوەی تەواوی کۆمەلگا زۆر زۆر مهمە لە ڕێگەی میدیاوە لە ڕێگەی ڕخراوە نێودەوڵەتیەکان و لە ڕێگەی کۆڕ و سێمینارەوە خەڵکی وشیار بکرێتەوە لە مەترسیەکانی گەندەڵی و ئەگەر وڵاتێک گەندەڵ نەبێ چەندێک وڵاتێکی پێشکەوت و سوودمەندە لە داهاتەکەی مامۆستایان زۆر سپاس دەکەم سپاس بۆ پێوەکان و مێدەکەم شتێکمان بەخشیە بە بینەران بینەرانی بەڕێز و خۆشەویست زۆر سپاس بۆ ئێوەی عەزیزی تا بە یەکگەشتنەوەیەکی تر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرم هەر شاد و سەرکەوتوو بن خواتان لەگەڵ